لله من أسمائه 99 من بعدها يتلون جزاء محصيها دخول الجنة كما رواه في صحيح السنة. بسم الله، الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. یەکێکی تر لە ناوە بەرز و پیرۆزەکانی پەروەردیگارمان ناوی پیرۆزی ئەلقەویە. ئەلقەوی واتە ئەو زاتەی خاوەن هەموو هێز و دەسەڵاتێکە، هەرچی هێز و توانا و دەسەڵاتە ئیویە سوبحانەه وتەعالە، لەبەر ئەوەی خودای گەورە هەر بەخۆی هەرچی توانایەک هەرچی ویستەچی هەبی جێبەجێ دەبی بە کون فەیەکون، کەواتە توانا و دەسەڵات و هێزیشی بەسەر هەموو شتێکدا دەڕواتن. هیچ کەسێک نییە لە مقابل هێز و توانای خودای گەورە ڕابوەستی، غەیری وی لە مەخلوقات لە دروستکراوان ئەو پەڕی بێهێزن، ئەو پەڕی زەعیفن. ئەگەرچی ئێمەی ئینسان جار وایە لەبەر ملهوڕی، لەبەر نەزانی، لەبەر تێنەگەیشتن و نەفامی لەو کاتە کورتەی ژیانی دنیامان کە خوای گەورە تاقی کوردینەتەوە و دەسەڵاتێک هێزەک ماڵک سامانەشی بە ئێمەدایە، ئێمە خۆمان پێ بەهێزە. جار وایە ئەو بەهێزیە وا دەکا کە ئەو ئینسانەی وەها فری و بدا، وەها لە سنوور بەدەری بکاتن کە خۆی لە مقابل و لە بەرامبەر خوای گەورە پێ بەهێزە. هەر وەکو فیرعون کاتێک لە مقابل خوای گەورە ڕاوەستا و دەیگوت ئەنە ڕەبکم الئەعلا، ئەمن پەروەردیگاری هەرە گەورەتانم، و دەیگوت ما ئوریکم ئیلا ما ئەڕا، ئەی خەڵکی میسر هەرچی ئەمن بیبین و هەرچی ئەمن پێم ڕاستبی هەر ئەوە ڕاستە، خۆی بە بەهێز دەبینی. خوای گەورە دەفەرمی كدأب آل فرعون والذين من قبلهم كذبوا بآياتنا فأخذهم الله بذنوبهم. خوای گەورە سنەتی خۆیتی ئەو کاتەی کە ویستی لەسەر بوو و کاتی دیاریکراوی خۆی هات، سنەتی خوای گەورە دەڕوات و سزای خوای گەورە دێ وەکو ئالی فرعون و پێش ئالی فرعونیش، ئەو کەسانەی کە لەگەڵ فرعون بوون و شوێن کەوتەی فرعون بوون لەگەڵ فرعون هەمووی لە ناو بردن بەهۆی ئەو گوناح و تاوانەی کە کردیان. فأخذهم الله بذنوبهم إن الله قوي شديد العقاب. لەبەرەوەی خوای گەورە قەویە، بەهێزە، هیچ کەس ناتوانێ سزا و دەسەڵاتی خوای گەورە ڕەت بکاتەوە، و خوای گەورە شدید العقابە. و ئێمەی مسلمانیش کاتێک ئەو خوای گەورە ئەلقەویە لە پاڵ پشتمانە، مادام ئێمە مسلمانین، مادام بڕوادارین و مادام لەسەر ڕێ و ڕێبازی ئەو خودایی بڕۆین، دەبی هەست بە هێزی بکەین کەوا خودایەکی بەهێز لە پشتبانە. نەترسین لە هیچ بێباوەڕک، لە هیچ کەسێک کەوا دەیەوێت دینەکەمان لاواز بکایان بەشێک لە دینەکەمان ببا، پشت بە خودای گەورە ببەستین و پشتمان ئەستور بی بەو زاتەی کە ئەلقەویە، لەبەرەوەی خودای گەورە وعدیدایە وەلەینسوڕەنە الله من ينصره. خوای گەورە کەسێک سەر دەکا مادام خوای گەورە سەر بخا، کەواتە هیچ گومانت لە هێز و دەسەڵاتی خوای گەورە نەبی، تەنها خەمی ئەوەمان بی کە ئێمە تا چەند دینی خوای گەورە سەر دەخەین، چونکە خوای گەورە وعدی دایە کە ئەگەر ئێمە دینی خوای گەورە سەر بخەین، خوای گەورە سەرمان دەخات و دەسەڵات و تەمکینمان لەسەر زەوی پێدەبەخشێ. وەلەینسوڕەنە الله من ينصره إن الله قوي عزيز. لەبەرەوەی خوای گەورە قەویە، هیچ کەس ناتوانی ئەمری خوای گەورە ڕەت بکاتەوە کاتێککە ئەمرێکی کرد، هیچ کەس ناتوانی بربەرەکانەی فەرمانی خوای گەورە بکاتن کاتێک فەرمانێکی دەرکرد. وخوای گەورە وعدیدایە و نووسیتی و کردیتە واجب كتب الله لأغلبن أنا ورسولی. خوای گەورە دەفەرمیێ خوای گەورە نووسیتی لە لای خۆی کەوا خدای گەورە سەر دەکەویتن، سەری دەخاتن و پێغەمبەرەکەی سەر دەخاتن. كتب الله لأغلبن أنا ورسولی. لۆ لەبەرەوەی إن الله قوي عزيز، لەبەرەوەی خوای گەورە قەویە و عەزیزە، و ئێمەش دەبی هەر قووەتێکمان دەوێ، هەر هێزێکمان دەوێت تەنها دەتوانین لە لای خودای گەورەی ئەلقەوی بەدەستی بهێنین، لە لای غەیری وی ناتوانین بەدەستی بینین. لۆیە کاتێک هەر تنگانەیەک هەر ناخۆشیەکمان توش بوو، پێویستە ئەو دوعایە ئەو زیکرە بکەین کە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمی گەنجینەیەکە لە گەنجینەکانی بەهەشت کە لا حول ولا قوة إلا بالله العلي العظيم. لا حول ولا قوة دوو بڕگەیە جیاوازن لە یەکدی. لا حولە لە بۆ ئەوەیەکەوە ناخۆشیەکت بەسەردێ، خوایە ئەمن تووشی نەخۆشی دەبم، کەس ناتوانانی ئەو نەخۆشیم لەسەر لا بدە، حولم نییە لە بۆ لادانی نەخۆشی، تووشی بێهێزی دەبم،
ناتوانم ئەو بێهێزیە لەسەر خۆم لا بدەم تووشی هەژاری دەبم ناتوانم ئەو هەژاریە لەسەر خۆم لا بدەم هەر کەم و کوڕی و نەقص و عیبەکە تووشم دەبی بە خۆم ناتوانم لەسەر خۆم لا بدەم ولا قووەتە و هیچ هێزێکیشم نییە کاتێکەوە دەمەوێ قازانج و سوودێک بە خۆم بگەینم دەمەوێ خۆش بەخت بم دەمەوێ بەختەوەر بم دەمەوێ ماڵ و سەروەت و سامان بەدەستبینم دەمەوێ سەرکەوتن بەدەستبینم دەمەوێ عیبادەت و تاعەتی تو بکەم لە بۆ هەموو ئەوانە قووەت و هێزم دەوێ ئەو قووەت و هێزە تەنها لە لای تو بەدەستێ کەواتە لە بۆ دەفعی مەضار لادانی زەرەر و زیان تەنها خدای گەورە دەتانی بە حەولی خۆی لەسەرمان لا بدا لە بۆ جەلبی مەصالح بەدەستهێنانی سوود و قازان تەنها ئەو قەویە دەتوانی لە بۆمان بەدەستبێنی لۆ لەبەرەوەی ئەو خدایە ئەلعەلیە بەرز بەڕێزە هیچ شتێک نییە کەوا دەستیوی بگری بتوانیتن وای لێ بکاتن قازانجەک لە بۆ ئێمەنێ و ئەلعەظیمە خوای گەورە بە گەورەی خۆی دەتوانی هەموو سوودێک بە ئێمە بگەیەنێتن وصلى الله على نبينا محمد وعلى آله وصحبه وسلم لله من أسمائه 99 من بعدها يتلون جزاء محصيها دخول الجنة كما رواه في صحيح السنة